یەکشەمەی ڕابردوو وەفدی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە ماڵی نەچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر کۆبوونەوە و تێیدا وەفدی پارتی ئاماژەی بۆدا بوو کە قایل بوون بە کاراکردنەوەی پەرلەمان بەم دەستەی سەرۆکاتی ئێستاوە و هیچ مەرجێکیان نەماوە. ئەوەش لە کاتێکدایە کە پێشتر لادانی یوسف محەممەدیان لە پۆستی سەرۆکی پەرلەمان کردە بۆ مەرج بۆ کاراکردنەوەی ئەو دامەزراوەیە. لە چاوپێکەوتنێکی هەفتەنامەی ئاژانسدا علی ئەونی ئەندامی سەرکردایەتی پارتی دەڵێت پارتی مەرجی نەگەڕانەوەی یوسف محەممەدی نەماوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان، بەڵام بزوتنەوەی گۆڕان مەرجی دواخستنی ڕیفراندۆمی هەیە. هاوکات وشیار سیوێلی بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی لە لێدوانێکیدا بۆ ئاژانس ڕایگەیاند پارتی هیچ مەرجێکی بۆ کاراکردنەوەی پەرلەمان نییە. وشیار سیوێلی ڕایشی گەیاندووە پێویستە گۆڕان و پارتی دابنیشن و گفتوگۆ بکەن، یاسێ قۆڵی دابنیشن و یەکێکیش بەشدار بێت، باسی ئەو کێشانە بکەن ئەوەی تا ئێستا بە هەڵپسێداوی ماوەتەوە. بەڵام دوای کاراکردنەوەی پەرلەمان لەگەڵ گۆڕان گفتوگۆ دەکەین لەسەر پرسی سەرۆکاتی هەرێم. ئەم کێشانە چارەسەرکردنیان لەناو پەرلەمان ئاسان نییە و پێویستە ڕێکەوتنی سیاسی لەسەر بکرێت. لە بەرامبەردا ساماڵ عەبدوڵڵا ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بە ئاژانسی ڕاگەاندووە گۆڕان وەکو بنەما گفتوگۆ لەگەڵ پارتی ڕەت ناکەینەوە. ئێمە پرۆژە یاسامان بۆ سەرۆکاتی هەرێم هەیە، بزانین دوای یاسایکردنەوەی پەرلەمان کە چوار لایانی تریش هەمان پرۆژیان هەبووە و ئەو پرسا لە پەرلەمان چارەسەر بکرێت. وتیشی لەگەڵ سیستمی پەرلەمانی داین و پاشەکشەی لێ ناکەین. هەفتەنامەی ئاژانس چەند زانیاریەکی لە زاری سەرچاوێکی باڵای گۆڕانەوە بڵاو کردوێتەوە و تێیدا ئاماژە بۆ کراوە یوسف محەممەد سەرۆکی پەرلەمان داوای گرنتی کردووە کە جارێکی تر کێشەی بۆ دروست نەکرێتەوە و هیچ لایەنێک یان کەسێک نەتوانێت دەرگای پەرلەمان دابخاتەوە. ئەو سەرچاوی ڕێشی گەیاندووە ئەمەش گرنتێکی گۆڕانە بۆ گفتوگۆ لەگەڵ پارتی، چونکە دوای کاراکردنەوەی پەرلەمان کێشی سەرۆکاتی هەرێم دەکەوێتە ناو پەرلەمانەوە. ئەوەی تا ئێستا چارەنووسی ڕوون نییە، پرسی سەرۆکاتی هەرێمە کە بەر لە 2 ساڵ بەهۆیەوە پەرلەمان پەکخرا.